باس لە گرنگیکردنەوەی بە شێندازیاری کۆمپیوتەر دەکەین لە زانکۆی سلێمانی ئەمە تا چەندە خزمەتێکی گەورە هەم بە زانکۆی سلێمانی و هەم بە خوێندکاران دەگەێنێت تایبەت بەم بابەتە میوانداری زۆر بەڕێز شیروان ئەلی حەمەخانمان کردووە کە مامۆستای زانکۆن ڕاستەوخۆ لە ستودیۆی بەیانی کورسار نوێژمیانن مامۆستا سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی زۆر سپاس هەڵبەتە کردنەوەی با بڵێن بەشی ئەندازیاری کۆمپیوتەر لە زانکۆی سلێمانی بە دیاریکراوی کردنەوەی ئەم بەشە چه خزمەتێک دەگەێنێت بەشی گرافیک دیزاینەکەینەوە نەک ئەندازیاری کۆمپیوتەر باڵێک بەشی گرافیک دیزاین بەشێکی گەورەیە ئێستا لە نەک ئێستا لە ئەتوانین بڵین لە 30 ساڵی ڕابردووە بەشێکی گەورەیە لەناو هەموو کۆلێجە هونەرەکانە و بەشێکە ئێستا لە هەموو بوارەکانی ئیشکردنی ئابووری کولتوری بوارەکانی چاپەمەنی دیزاین کتێب دروستکردن لە وەب دیزاین زۆربەی ئیشەکانی ئێستامان پێویستمان بە گرافیک دیزاینەر هەیە و لە هەمان کاتە جگە لەلایەنە هونەریەکە ئەمە بەشێکی گرنگە بۆ دروستکردنی هەلی کار بۆ گەنجان چونکە تا ئێستا لە عێراقا بەشی گرافیک دیزاین بە شێوەیەکی پرۆفشناڵی ناخوێنرێت باش مامۆستا هەڵبەتە با بڵێن خۆشبەختانە ئەم ساڵ زانکۆی سلێمانی چەند بەشێکی جۆراوجۆری کردوێتەوە یەکێک لەوانەوە کو باسی دەکەی گرافیک دیزاینەکە تۆری بابەتەکەمان دەگۆڕین بم بابەتە چەند بەشێکی دیکەش کراوەوە وەکوی پێشتر ئاماژەشمان پێدا ئەندازیاری کۆمپیوتەرە ئەگەر بابەتەکە بگۆڕین بۆ گرافیک دیزاین ئەو خزمەتانی کە ئێستا لە بازاڕی کاری هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتیش لە جیهاندا پێویستێتی تایبەت بە گرافیک دیزاین تا چەندە ئەمەی دەخواست کە بەشێکی گرافیک دیزاین لە زانکۆی سلێمانیدا بکرێتەوە من لە پێشتری ژووتم نەک بڵێ ئێستا ئەمە ئەبواە ئەمە زۆر دەمێکە بکرایەتەوە بەڵێ چونکە بەعکسەوە ئێستا گرافیک دیزاین لە وڵاتە پێشکەوتەکان ئێستا لە عالەمە ئەڵێن ئەمە هونەری چاخی پێشوو بوو یعنی هیچەند پێش 2000ەکان بوو ئێستا بەرەو موشن گرافیک و موشن دیزاین و میدیای تازە ئەڕۆین یعنی ئێستا ئەمە گرنگێکی زۆر زۆری هەیە بۆ بازار و بۆ ناو جامعە هونەریەکان و بۆ هەموو شارەکانی کەی عێراقیش کەوانیش ئەتوان تەلەبە بنێرن یعنی گرنگەکەی بەس بۆ سلێمانی نییە کە شارێکی کولتوری و پێداویستێکی گەورەی هەیە بەڵکو بۆ هەموو شارەکانی کەی عێراق گرنگە بەڵێ بە دیاریکرایەوە بەشێکە کراوەتەوە چەند جۆریا خود چەند بەشی لە ناودا لە خۆ دەگرێت و ئەو خزمەتانی گرافیک دیزاین یان ئەتوان بڵێن کۆمونیکیشن دیزاینیشی پێوتری گرافیک دیزاین چەند بەشێک لە خۆ ئەگرێت مەسەرەن ئێمە هەوڵمان ناوە لێرە وەکو لە سەرەتایە چەند بابەتێکی سەرەکی تیابێ هەم گرافیک دیزاین بۆ بازار و هەم بەشە هونەرێکشی لە بیر نەکەین کەویش بەشی ئیلوستریشنە لە دوایە مەسەڵەن کە ئەمە گەورە بێت بەرەو ئەنیمیشن یا کتێبی وێنەی یان کتێبی مناڵ دروستکردن یعنی بەس ئێستامە لە پێشە لە ساڵی یەکەمە تۆزێک بە پچکۆلەی دروستە بێ و دوای ئەوە چەند مۆدولێکی کەی لێ ئەبێت یان توانین چەند لقەشی کەیت یا گەورەکەیت بە پێی داخوازیەکە و بە پێی فەند و کادر و ئەوانە ئەتوانێت گەورەکرێت بەس یعنی احتیمالاتی گەورەکردنی زۆر زۆرە باشە مامۆستا هەڵبەتە کاتێک کە خوێندکارێک یاخود فرخوازە بێوێت لەم بەشدا بخوێنێت ئارزومەندانەیە یاخود ئەمەش کۆمەڵێک برج و ڕێنمایی هەیە کە خوێندکارێک بێوێت لەم بەشەدا بخوێنێت هەموو بەشەکان مەرج و ڕێنمایی خۆی هەیە لەم ساڵە لەوازەم شێوازی وەرگرتنەکە ڕاستەوە خۆیە چکە تۆزە درەنگ کرایەوە بەڵام هەموو ساڵێکی کامەوەکو هەموو بەشە هونەریەکانی کە پێویستی بە ئیمتیحانە پێویستی بە ئامادەکاری ئیشەکانێتی پێشتر یان ئیمتیحانی نەزەری و ئیمتیحانی عملی شەکری هەم کۆلێجی هونەر و پەیمانگای هونەرە جوانەکانی شەروایە و شادەی هەوێ بە پێی ڕێنمایەکانی زانکۆ تەقدیمەکانی هیچ تایبەتمەندێکی کەی نییە باشە ئەمە پێویستی بەزانینی زمان هەیە بەڵێ باشترە کە زمانی ئینگلیزی بزانێت چونکە مامۆستای زۆر لە مامۆستاکان لە ئەڵمانیاوەیەن کە بە ئینگلیزی دەرسەڵێنەوە ویستم ئەم بابەتە باسکەم کە کردنەوەی بەشێک هەڵبەتە ڕەنگە پێویستی بە چەند مامۆستایەک و پزیشکێکی پسپۆر هەبێت لەم مەجالەدا کە زۆر لە بابەتەکە خوب ببێتەوە و پاشان ئەم بەشانە بکرێنەوە تەواوی ئەو پێویستیانەی کە بۆکردنەوەی بەشێکی وا لە زانکۆی سلێمانیدا پێویستە لە ئێستادا دەکرێت بڵێ لە بەردەستن بەڵێ ئێمە ماوەی 3 ساڵە لەگەڵ پەیمانگای گۆتی ئەڵمانی هەستاوین بە دروستکردنی سەما ئەکادمی هاوینە بۆ گرافیک دیزاین ئەمە وەکو پرۆژەی دەستپێک ئەکرێت ئەم پرۆژەی سەر بگرێت و 3 ساڵە کردومانە و سەری گرتو یانە وەکو چۆن بڵێیت
بەنگلیزی پایلۆت پرۆجێکتی پێڵێن پێشەوەی کە پرۆژەکەتکەی تاقی ئەەکەیتەوە لە تاقیکردنەوەکانە سەرکەوتوو بووە. دوو ئێمە لەگەڵ زانکۆی برێمن لە ئەڵمانیا ینی هینمان هەیە بەرنامەی لێک تێگەیشتنمان هەیە ئێمەویمان هەیە کە ئەوان بتوانن مامۆستا دابینکەن ئەو مامۆسایانەی کە لای ئێمە نیە هەندێک مامۆستا خۆمان هەمانە ینی و کۆلێجی هونەر مامۆسای بەتوانای تایە لەگەڵ ئەو مامۆسایانی خۆمان و مامۆساکانی ئەوانە بەڵێ ئەتوانین ینی داخوازی هینەکە پڕەکەینەوە بەشەکە پڕەکەینەوە و لە هەمان کاتە ئەمە هەوڵ ئەدرێت کە فەندی وەزارەتی خارجی ئەڵمانیا دێئادەی بۆ بکرێت کە بۆ ماوەی 4 ساڵ و لەوانەشە ئەکسپاند بکرێت بۆ ماوەی 16 ساڵ یعنی ئەتوانم بڵێن بەڵێ ئەکرێت بەڵام هەندێک پێداویستی بچووکی خۆمان هەیە ئەویش قاعە و مەواد و ئەوانە شتێکی گەورە نین بەدەست بێن. هەڵبەتە مامۆستا هەر لەگەڵ ڕۆژی کردنەوەی ئەم بەشە کۆمەڵێک خوێندکار کە پێشتر لە دەرەوە خوێندویانە تایبەت بە گرافیک دیزاین بەشداریان لەکردنەوەی ئەم بەشەدا کردبوو لە زانکۆی سلێمانی دەکرێت هەماهەنگیەک یاخود لێک نزیک بوونەوەیەکە بێ لەگەڵ ئەو کەسانی کە لە دەرەوە خوێندویانە و پسپۆری ئەم بابەتن و جارێکی دیکە سوود دەتوانەکانیان وەربگیرێتەوە لە بەشی گرافیک دیزاین. ئێستا کۆمەڵێک هەر لە بەرنامەی تواناسازی کۆمەڵێک تەلەبە چوونەتە دەرەوە بەشی جیاوازیان خوێنووە یان خۆمان لێرە مامۆستا هەیە پەری بە توانەکانی خۆیان ناوە ینی مامۆسامان هەیە لە بواری ئەنیمیشنا زۆر باشە کە خۆی فێر کردووە توانای زۆرمان هەیە مەسەن ئەگەر بەشێکی وا هەبێت زۆر ئەو کەسانی کە لەوانە ئێمە نەزانین کە تواناشیان هەیە پەیوەندی بکەن یعنی بەس منەوەی گەشتبینم کە توانای باشمان هەیە. باشەکردنەوەی ئەم بەشە تا چەندە خزمەت بە با بڵین بە چاپگەاندنی کتێب مەجای فلم و هەندێک بابەتی دیکەی هوەری دەکات. بەڵێ ئەم بەشە ئەکەوێتە سەر ئەوەی تا چەند گەورەی ئەەکەین ئەگەر طبعاً بۆ چاپکردنی لۆگۆ و چاپەمەنیەکانی جەریدەیە یان مەسەلەن پۆستەرە دیزانی هەموو دیزانێکی کتێب ئەمە یەکێک لە ئیشە سەرەکیەکانی لە هەمان کاتە ئەکری ئەمە گەورە بکرێت بەرەو موشن گرافیک یان بەرەو ئەنیمیشن یا ئەدڤەرتایزمەنتی تەلەڤیزۆنەکان دیعایاتی دیجیتاڵی ئەتوانرێت بەرەو پەیوەندی دروست کرد لەگەڵ بەشی فیلمسازی کە ئێستا هەمانە کە پەیوەندی دروست کرد لەگەڵ بەشی موزیک کە ئێستا هەمانە مەسەلەن ئەکرێت موزیک بەشدار بێت مەسەلەن گرافیک دیزاین چەند فەرعێکی لێ ئەبێتەوە ئەکەوێتە سەر ئەوەی کە خۆمان تا چەند ئەم فەرعانی کەش ئەکەینەوە ئەم بەشانیکە یعنی بەزەوەی مەجای گەورەبوونی زۆرە کە بچێتە ناو هەموو کایەکانی کولتورەوە لێرە. باشە پێشبینی ئەو هەنگاوە دەکرێت کە تەواوی ئەو با بڵین فەرعانی دیکەی کە باسی دەکەی لەم مەجالەدا لە زانکۆی سلێمانیدا پەری پێ بدرێت و کاری لەسەر بکرێت خود ئەمە پێویستی بە پلانێکی دوورمەودای استراتیژی دەبێت. بەڵێ پێویستی بە پلانە و ئەشکەوێتە سەر ئەوەی کارمەند و بەجێت یعنی بودجە یەکێکە لە ئیشەگیرە گەورەکان کە بودجێ هەبێت ئەکرێت بکرێتەوە و کارمەندی خۆمان بەڵام ڕێی من ئەوەیە لەم ئیشانە شتێک نێکە پەلە بکرێت بەڵکو ئەبێت بەرەبەرە سروشتی ئەمە گەورەکەیت و کادر پێیاکەین یعنی کادر گەورەکەین ئێمە هەر لە گرافیک دیزاین ئەم پلانی کە هەمانە لەگەڵ زانکۆی برێمنی ئەڵمانیا بەتەمان لە بیدایەتەوە کە ئێستا دەستیشمان پێکرێتە لە ببنێرین بۆ ئەڵمانیا بخوێنێت و دوای چەند ساڵێک بگەڕێتەوە بۆی بەرەبەرە پێویستیمان بە کادری دەرەکی نەبێت ینی خۆمان کادرەکانی خۆمان هەبێت. باش ئەوەش پرسیاری من بوو مامۆستا چۆن ئەم لێک تێگەیشتنە لە ئاڵوگۆڕی زانیاری تایبەت بە بەشی گرافیک دیزاین دروست دەبێت ئەم بۆ نمونە خوێنکاری خۆمان دەستیکاری خۆمان کاری تێدا بکرێت ئایا تەنها بەناردنە دەرەوەی خوێنکارە یاخود لە کاتێکدا دەکرێت مامۆستایان یا شارەزایانی ئەو مەجالە بێنە هەرێمی کوردستان و لە هەرێمی کوردستانش بتوانین ئەم ئاڵوگۆڕ و بیرروبۆچوونانە ئێمە مامۆستا هێنین بۆ ئێرە مامۆستا لە ئەڵمانیاوێن لێرە دەرسەڵێتەوە لە هەمان کاتە پرۆژەی هاوینەمان هەیە لە هەمان کاتە ئاڵوگۆڕی مامۆستا هەیە یعنی ئەم پرۆگرامانە کە دەست پێکی لەسەر چەند ئاستێک و ئیشەکەی هەم تەلەبە ئەنێریت و هەم مامۆسایەت و هەم ڕاهێنان بە مامۆستاکان و کادرەکانی ئێرە ئەکرێت لەسەر ئاستی تەکنیکیش هەموو چەندین وەرشاتمان هەیە پێویستمان بە خەبیری دەرەکیە بۆمان بێت یعنی ئێمە لە هەموو ئاستێکا بیرمان لێ کردوێتەوە کە ئەم بەشە دەوڵەمەندکەین.
بەڵێ مامۆستا هەڵبەتە لە سەرتاش بە کورتی ئاماژت پێدا بەڵام ئەوەی کە زۆر پێویستە ئەوەیە کە خۆشبەختانە بەشێک لە زانکۆی سلێمانی کراوەتەوە کە دەستی کاری سەردەمی بۆ بازار دەرەخسێنێت و فەرەهەمی دەکات لەسەر ئەم بابەتە خوێنەوەی بەڕێستان چییە؟ هینەکە ئەوەیە کە چۆن بتوانرێت بۆ نمونە شاری سلێمانی شارێکی کولتوریە و چەندین کۆمپانیا و شەریکاتی کولتوری بواری دیزاین، بواری فیلم، ئەدڤەرتایزمنت، ڕکلامەکان زۆربەی لێرە ئیشەکەن و بۆ ئەوەی ئەمانە گەشە بکەن کە بەشێکی گەورەشن لە ئابووری شار لە ئەسڵا ئەمانە و یعنی خەڵکیان هەیە کە ئیشیان بۆ کە خەڵک خەنە سەر ئیش بەڵام ئەمانە لە زانکۆکانە کەمترین کادریان بۆ بەرهەمیەت یعنی وەکوایە بڵین زانکۆ هونەریەکانی ئێمە یا کۆلێجە هونەریەکان و پێی مانگاکان هەتا ئێستا ئەو کادرانی کە پەروەردەی ئەەکەین و یعنی بەڵژەتیان تیا سەرف ئەەکەین کەمترین هەلی کاریان هەیە لە دەرەوە ئەمەوە ناگەێنێ کە کادری باشمانێ بەڵام پرۆگرامەکانمان وایە یعنی گرافیک دروستکردنی گرافیک دیزاین ئەتوانین بڵین بەشێکی بچوو پڕئکاتەوە نەک هەمووی چونکە پێداویستیمان بەشتیکەیە پێداویستیمان بە بەشی فیلم و کادری دەنگ هەیە بۆ نمونە ئەنیمیشن و مۆشن هەیە مۆشن گرافیک هەیە لە ئێستا یعنی پێداویستی بازار پێداویستی زۆری بە کادری بوارەکانی دیزاین و میدیەن دیزاین هەیە بەس ئەم بەشە بەشێکی بچووکی ئەوە پڕئکاتەوە. بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر سپاس بۆ مامۆستا شیروانە لی حەمەخان مامۆستای زانکۆ کە ڕاستە خۆمیانی بەیانی کورسانی نووسمن دووبارە سپاس بۆ بەڕێستان.